ئەمە دوو نەسیحەتم هەیە. نەسیحەتی یەکەم ئەوەیە کە دەبینی قسەی مارێ بابی لە بۆ مارێ خەسووی نێنی، ئی مارێ خەسووشی لە بۆ ماری بابی نێنی. ئەو مشکلێ سەرەکی. دووەمین شت ئێستا کە دەبینی ئەو خەڵکە کە مشکلەی هەیە لەبەر ئەوەی دەبینی مشکلەی خۆ دەکەن هەموو کەسێکی باز دەکا، لەکن داکو بابت باس نەکەی. ژن و مێردن لەگەر یەکدیدا بنیشن با مشکلەی خۆیان بە خۆیان حەل بکەن باشترە، نەخەسەر ئەوەی برایەتی بابیتی برایەتی خوشتیتی هەر کەسێکی تێ بکە لە باتی چاچی بکە خراتری دەکا. بەخۆی هەر فەرموودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم تا حەدەی تەراقدانیش دەبی یەکەکی لە خزمی خۆی یەکەکی لە خزمی وی بینی دابنیشی نەسیحەتی بکە لە بیدایەتیەوە. ئەوە سیفاتی خێزانەکەمە، ئەوە سیفاتی یان ئەو سیفاتی پیاوەکەیە کە ئەو دوو مشکلا بوو ئەو دەتوانی بە ئاسانی حەل بکرێ. دەست بە دین وە بگرە سەرفرازی دنیا و قیامەت. وەڵڵی دەست لە دین بەردووی ڕسوای دنیا و قیامەت دەبی. بڕۆ ئەو خەڵکە لەی بپرسە وەڵڵی بەس لە دین هیچی تێناگا، بەس لە دین بەرا لە هەموو شتێکی دەزانی. وەرقەچی دۆلاری بدێ کابزار دەتوانین سنتێکی فێری لێ بکەیت.